پێشمەرگە لە سێ قۆڵەوە گەماروی قەزای حەویجەی ڕۆژاوای کەرکووکی داوە کە لە دوای مووسڵ بە بەهێزترین پێگەی داعش لە عێراق هەژمار دەکرێت و لە ڕەبیە و خاڵە سەربازیەکانەوە چاودێری وردی جموجۆڵەکانی چەکدارەکانی ئەو ڕێکخراوە دەکات هەروەک ناوبەناو شەڕ لە نێوانیاندا ڕوودەدات. دیارە لە ئێستادا هێزی پێشمەرگەی کوردستان گەمارویەکی بە تاومعنای حەوزی حەویجەی داوە هەر لە باشوور تا ڕۆژئاوای کەرکووک پێشمەرگە ئامادەیەکی باشی هەیە بۆ هەر حاڵەتێک و بۆ هەر بڕیارێکە ژووری عملیاتیە سەکردایەتی سیاسی کورد بڕیاری لەسەردا بە حکمەوەیکە من ناڵێم کە ڕاستی داعش تێکشکاوە یا ئەو هێز و وزەی نەماوە بەعکسەوە داعش ئەو هێز و وزەی هەرماوە لە ئێستاشدا چەک و تفاقێکی زۆر لی پێشمەرگە باشترە بەوەسترە بەڵام ئەمە ئیرادەی پێشمەرگەی کە توانیوێتی هەر لە بیدایەتەوە بەبێ ئەو هاوکاریەکی هجومی سەرزەوی کە کرابێ توانیوێتی بەرگری لە کوردستان بکات. پێشمەرگە لە ڕۆژاوایی کەرکووکەوە نزیکەی 30 کیلۆمەتر لە حەویجەوە دوورە و ناوبەناو ئۆپەراسیۆنیش بۆ دوورخستنەوەی چەکدارەکانی ئەو ڕێکخراوە ئەنجام دەدات. ئەمە جگەلەوەی پێشمەرگە لە گوندەکانی نزیک لە داعش ناوبەناو مەشقی سەربازی ئەنجام دەدات. لێرەوە ئێمە چاودێری دژمنی خۆمانەکەین جموجۆڵیان زۆرە لە بین گوندەکان و تەنانەت ناو حەوزەی حەویجە جموجۆڵی دووریان بێمە بە چەکە قورسەکانمان کە هاوە ناو دۆشکا قورسەکان لەوانە لیانە دەین نا هەفتەیەکی شار لەوانە بێگە جموجۆڵێکی زۆریان بێت خۆتانکە شار دەیبینن فڕۆکاپیمانەکان دێن دێکوتن و لیانەدەن وە بۆ جۆرە لە ناویانە بین. عەرەبە سوننەکان چاویان لە ڕزگارکردنی حەویجەیە و بەشداریکردنی پێشمەرگە و هەر هێزێکی تر بۆ دوورخستنەوەی داعش بە گرنگ وەسف دەکەن. بەڕاستی داوا لە هەموو لایەنە فەرمیەکانی حکوومەتی عێراق دەکەین جا ئایا لەشکر بێدیان پێشمەرگە یان حەشتی شعبی تا ئەم ناوچانە ئازاد بکرێن چونکە مانەوەی ئەم شوێنانە بەم شێوەی ئێستای زیانێکی زۆرە لە پارێزگای کەرکووک و ئەو پێکهاتانەی لەم ناوچانەدا دەژین. بە پێی وتەی بەرپرسە عێراقیەکان شەڕی حەویجە نزیک بووتەوە ئەگەرچی تا ئێستا ناسنامەی ئەو هێزانە ڕوون نییە کە بەشداری دەکەن لەو شەڕەدا. ئێرە ناوچەی حەویجەیە پێشمەرگە لە باکوور و باشوور و ڕۆژئاواوە گەماروی حەویجەی داوە و چاودێری جموجۆڵەکانی داعش دەکات بەڵام هێشتا پێشمەرگە بەرچاوی ڕوون نییە کە ئایا لە پرۆسەی ڕزگارکردنی حەویجەدا بەشداری دەکات یاخودنا. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک.